زیاتر سەبارەت بە ئەم پرۆسەی دەنگدانی تایبەتە گفتوگۆ ئەکەین سەبارەت بە گرنگی هەڵبژاردن لە ناوچە کوردستانەکان یاخود بۆ ناوچە کوردستانەکان لەگەڵ کارزان هەورامی شارەزای سیاسی کە میوانی ئێمەیە و وەڵامدەری پرسیارەکانمانێت بەخێر هاتی کاکارزان سپاس بۆ جەنابەت بەڕێز کارزان کورد لە پارێزگاکانی کەرکووک و نەینەوا و دیالە و سەڵاحەدین و بەغدا دەنگدات بەڵام تەواوی فۆکسەکە لەسەر کەرکووکە یاخود ئەو ناوچانەی کە دابڕێنراون ئێستا لە هەرێمی کوردستان تا چەندە بە گرنگی ئەزانن کە خەڵک بەشدار ببێت لەم پرۆسەی بە تایبەتی لە ئەمڕۆدا لە ڕاستیدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە تۆقیت و کاتێکدا کراوە کە ماوەی 10 ساڵ تێپەڕیوە بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا کە تاسە هیچ هەڵبژاردنێک نەکراوە لە ماوەی ئەم 10 ساڵەدا کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە پرۆسەی سیاسی و شانەی سیاسی عێراقدا ڕوویداوە یەکێک لەوانە مەسەلەی هاتنی داعش بوو کە هەڵبژاردنەکانی 2017 دواخست دوایەوە خۆپیشاندانی تشرینیەکان بوو لە 2019 لە بەغدا کە ڕوتی سیاسی ڕووداوەکانی عێراقی گۆڕی بۆیە لە ماوەی ئەم 10 ساڵەدا کۆمەڵی گۆڕانکاری گرنگ ڕوودا دوایەوەش بابەتی 16 ئۆکتۆبەر هات کە پارێزگارێکی سەپێنرا و بەسەر کەرکووکدا و دواتریش پارێزگای مووسڵ هەتا ئێسش بارودۆخێکی تایبەتی هەیە کە ناتوانین بڵێتن بارودۆخی 100% ئارام بووەتەوە بۆیە ئەوەی کە زۆر گرنگە کە بەپێی دەستوری عێراقیش لە مادە 122 دەستوری عێراقیدا دەسەڵاتێکی زۆر دراوە بە ئەنجومەنی پارێزگاکان کە بەبێ گەڕانەوە بۆ وەزارەتەکان کە بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتیش دەتوانن دەسەڵاتی خۆجی ئیدارەی پارێزگاکان ببن بەپێی هاوکێشەی ئیداری کە هەیە لە عێراقدا جگە لەو سێ سەرۆکایەتیانەکە لە عێراقدا هەیە ئەتوانین بوتری ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی چوارەمی پرۆسەی سیاسی لە عێراق بەڕێوەدەوە بۆیە بۆ کورد گرنگیەکەی لەوەدایە لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر و لە دوای بابەتی هاتنیەوەی داعش لە کەرکووک و لە مووسڵ کورد لە ئیدارەداندا دوور خراوەتەوە ئەمەش کاریگەری گەورەی هەبووە لەسەرەوەی کە کورد لەو ناوچانە بە تایبەتی لە دەستدانی پۆستە ئەمنیەکان لە دەستدانی پۆستە ئیداریەکان پاشەکشەیەکی گەورە بکە ئەم لە دەستدانە ئەم پاشەکشەیەی کورد لەو مەنتیقانەوای کردووەکە فشارەکان زۆربیان ڕوو لە هەولێر بکەن هەر بۆیە دەبینین ئەو گروپ و میلیشیانەی کە لە دوای ئەم بارودۆخە ناهەموارە لەو مەنتیقانە بوون لە باتی ئەوەی کە کورد لەوێوە سەنگەر لە نایارانی کورد بگرێت کەچی دەبینین هەولێر دەکرێتە هەدەف ئەمە دەرخەری پاشەکشەی کوردە لەو ناوچانە بەڕاستی باش کاکارزان ئەوەی کە گرنگە سەبارەت بەم دەنگدانە ئەوەیە کە دەڵێن بەم شێوەیە بتوانین جارێکی دیکە هێز و گڕوتین بۆ ناوچە کوردستانەکان بگەڕێنینەوە بیهێنینەوە ژێر دەستەڵاتی خۆمان یاخود بەڕێوبەری گشتی کوردی لێبێت یاخود پارێزگاری کورد بێت لەو ناوچانە هەبێت ئەمە تا چەند دەتوانین بڵێین حکوومەتی عێراق ڕێگری لەوە ناکات کە ئەوان دەسەڵاتێکی مەحەلیان هەبێ بۆ ئەنجامدانی هەر خزمەتگوزاریە کە پێویستە یان دیسانەوە دەسەڵاتەکانە گەڕێتەوە بۆ بەغدا و لەوێەوە لە مەرکەزیەتەوە تەواوی چۆنەڵێت ڕێکارەکان نیشانەدرێت و داواکرێت جێبەجێ بکرێت نەخێر بەپێ ئەو هەیکەلیت ئیدارەیە کە بۆ بەڕێوەچوونی ئەنجومەنی پارێزگاکان دانراوە هەندێک تایبەتمەندی بۆ نمونە بە کەرکووک دراوە جیاوازە لە چواردە پارێزگاکە دیکە کە هەڵبژاردننی تێدا دەکرێت بەپێ هەمواری سێمی یاسای ئەنجومەنی پارێزگاکان دەڵێت هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک لەگەڵ ئەنجومەنی ئیدارەدانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەبێت بە زۆرینەی ڕەها لە ئەنجومەن یەکلا بکرێتەوە پارێزگار ئەمەش هەر هێزێکی سیاسی لە کۆی ئەو 15 کورسیەکە هەیە ناتوانێت بە تەنیا پارێزگار یەکلایی بکاتەوە بۆیە بەپێی یاساکە دەڵێت پێویستە پێکهاتەکان لەناو خۆیاندا ڕێکەوتن بکەن بۆ یەکلایکردنەوەی پۆستی پارێزگار کە ئەمەش لە یەکەم لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە دوای 30 ڕۆژ ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کۆ دەبنەوە بە زۆرینەی ڕەها دەتوانن پارێزگار دیاری بکەن ئەگەر زۆرینەی ڕەهاش نەبوو لە جەلسەی دووەمی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بە زۆرینە بە ڕێککەوتنی پێکهاتەکان پارێزگار دیاریەکرێت پارێزگار لە ماوەی 30 ڕۆژدا ئەویش دێت دەسەڵاتەکانی داوا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکا کۆ بێتەوە بۆ هەڵبژاردننی دەستەی بەڕێوەبردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆیە تایبەتمەندیەک بە کەرکووک دراوە بۆی هیچ پێکهاتەیەکی ئەو شارە نەتوانێت بەبێ پێکهاتەکانی دیکە دەسەڵاتەکانی یەکلایی بکاتەوە من پێم وایە ئەم پرۆسەیە ئەوە ئاسان نییە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی لە کەرکووک تانە لە دادگای فیدرالی لە ئەنجامەکان دەدرێت لەبەرچی لەبەرەوەی بەپێی یاساکە نەوتراوە
پارێزگاری هەڵبژێردرا لەناو ئەنجومەن دەبێ ئەندامی ئەنجومەن بێ دەبێ پارێزگارێک بێت بەڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بۆیە جۆرێک لە ناڕوونی لە بابەتی یاسا کێشە ڕوو بدات بەڵێ بە دڵنیاییەوە دوای هەڵبژاردن بە تایبەتی لە پارێزگای کەرکووک لەسەر بابەتی پارێزگار ڕەنگە گرفت ڕووبدا بۆ لەبەرەوەی یاساکە ناڕوونی تێدایە باشە ئەگەر جگە لە یاساکە دەنگدانی خەڵکی کەرکووک تا چەندە کاریگەریە خاتە سەر ئەوەی کە پارێزگاری کەرکووک کورد بێت یاخود گەڕاندنەوەی بارەگاکانی پارتی دموکراتی کوردستان و هەروەها بەشداربوونی پارتی دموکراتی کوردستان لەوێ بە دانانی بنکەی فراوانی دەنگدان تا چەندەوە ماوەی مانگێکە پارتی دموکراتی کوردستان گەڕاتەوە ئەمانە تا چەند کاریگەری بۆ ئەوە دەبێت پێم خۆش بۆ پرسیارە کرد تەمان ئێمە ماوەی 2-3 ساڵ پێش ئێستش چەند جار داوامان کرد لە تەلەڤیزیۆنەکان لە چاوپێکەوتنەکان وتمان کاکە بۆ یەک جاریش بێت وەرن پێشنیاری ڕۆژنامەنووسان وەرن پێشنیاری شارەزایانی بواری هەڵبژاردن وەرن وەرگرن هێزە سیاسیەکان بۆی نەکەونێ ناو گەمەیەکی سیاسیەوە بەداخەوە لە هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆماری عێراق هەمان هەڵەکرا هێزێکی سیاسی بەبێ گەڕانەوە بۆ ڕێکەوتنی پارتە سیاسیەکان هات خۆی کاندیدێکی دیاری کرد ئێمە پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆ ئێمە و کەسەکەش ئەمەیە بۆیە پێویستە ئەم جارە لە هەڵبژاردننی پارێزگار بۆ کورد لە کەرکووک هەڵی سەرۆک کۆمار دووبارە نەکرێتەوە یەکەم پێویستە پارتە و هێزە لایەنە سیاسیە کوردیەکان لە ناوخۆیاندا ڕێکەوتن بکەن گفتوگۆ بکەن بۆ دانانی کەسێکی نیشتیمان پەروەر کەسێک بێ کە دوور بێ لە ئایدۆلۆژیای حزبی و بیرکردنەوەیکی حزبی تەسک دابنرێن وەکو بربژێری کورد بۆ ئەو پۆستە دوایەوە دێنەوە زۆر ئاساییەوە پێویستە ئەمە بکرێت لەگەڵ جەنابی سەرۆک مەسعود بارزانی گفتوگۆ بکرێت هەم لە بۆ پۆستی پارێزگاری نینەوە هەم بۆ پۆستی پارێزگای کەرکووک پێویستە جەنابی ڕەزامەندی جەنابی سەرۆک مەسعود بارزانی لەسەر بێ ئەمە بۆ لەبەرەوەی کە ئەگەر بێت و هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەگەر کورسیەکانی زۆریش بێ و بیەوێ پارێزگارێک دابنێ بەبێ پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیاییەوە سەرکەوتو نابێ ئێمە لە بابەتی پۆستی سەرۆک کۆماری عێراق تووشی هەمان هەڵەبوون بەداخەوە ئەگەر هێزێکی سیاسی پێی وابێت بەبێ کۆدەنگی کورد پارێزگاریام سەرۆک کۆمار بەڕێوبە سەرکەوتو نابێت بۆ هیوادارم ئەم غەڵەتە دووبارە نەکرێتەوە بەبێ ڕەزامەندی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بە هیچ شێوەیەک بۆ پێکاتەکانی دیکەش بۆ عەرەب و بۆ سنە و بۆ تورکمانەکانیش ئەبێ ڕەزامەندی سەرۆک بارزانی لە پۆستی پارێزگاری کەرکووک و نینەوە هەبێ بۆ ئەوەی کە بتواندرێت بە شێوەیەکی تەوافقی و ئیدارەی و پۆستە بکرێت زۆر چاکە ئێوە وەکو شارەزایەکی سیاسی بۆ چونتان چییە سەبارەت بەم دەنگدانە و چۆن خوێندنەوەی بۆ دەکەن چی دەبینن لە کەرکووک باسی ناوچە کوردستانەکانەکەین بەتایبەتی وەگوتم تەواوی فۆکسی هەڵمەتەکە لە کەرکووک بڵێ لە ڕاستیدا ئەمە دوو هاوکێشەیە هاوکێشەیەکی کە لە بەغداوە ئیدارە دەدرێت ئێستا دەسەڵاتی چوارچێوەی هەمانگی شیعەکان بە تایبەتی نووری مالیکی حەیدەر عەبادی بەڕێز عامری ینی ئەو بابەتی ئیتاری تەنسیقی دەیانەوێت وەکو بەدیلێک بۆ ئەو هەڵمەتەی مقتەدا سەدر کە دەڵێت پێویستە بایکۆتی هەڵبژاردننی گەندەڵکاران بکرێ دەیانەوێت لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە لە ناوچە سونیەکانیشدا دەسەڵاتێکی شیعی ئیدارەدانیدا هەبێت وەختی خۆی نووری مالیکی ئەمەی تاقیکردنەوە سەرکەوتنی گەورەی بەدەستێنە لە ساڵی 2009 بۆ 2010 نووری مالیکی لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە کە دەسەڵاتێکی ڕای هەبوو توانی پۆستی سەرۆک وەزیرانی عێراق زۆر بە سەرکەوتویی وەکو خۆی نەک وەکو کورد کە ئێمە ڕەزامەند بین بۆ خودی شیعەکان بۆ خودی دەسەڵاتەکەی خۆی بە سەرکەوتویی بەڕێوە برد بۆ دەسەڵاتی هێزی عسکەری لە بەردەست بوو پارەی لە بەردەست بوو کۆمیسیۆنی لە بەردەست بوو نەوتی عێراقی لە بەردەست بوو هەموو ئەوانەی بۆ خۆی قۆڕە کرد بۆیە ئێستا محاولەیەکەی لەلایەنی شیعەکانەوە کە لەو ناوچانە کە پێی دەوترێت منطقەی مادەی 140 وەکو بەدیلێک بۆ مقتەدا سەدر وەکو بەدیلێکیش بۆ ڕەوتی کوردی بتوان لەوێ ئیدارە بکەن هەر بۆیە دەبینین لە کەرکووک لایەنە شیعیەکان بە یەک پارت دابەزیون بەڵام بۆ هەرێمی کوردستان بۆ پارتە سیاسی هەرێمی کوردستانەکان ئەمە بابەتێکی دیکەیە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە 200 پۆستی گرنگی کورد لە کەرکووک یعنی بێبەری کراون دوور خراونەتەوە پارێزگار کە دەبواە کورد بواە ئێستا پارێزگارێکی سەپێنراوە ناشزانێ دوای هەڵبژاردنەکان کە بابەتی پۆستی پارێزگار چی لێ دێتەوە بۆیە بەڕاستی گرنگە داواکارم لە خەڵکی کەرکووک بەشداریەکی گرنگ و کارامە بکەن لەم هەڵبژاردنە بۆ ئەوەی بتوانێت پارێزگارێکی کورد لەو شارەدا بۆ هیواین سپاس دەکەین کارزان هەورانی شارەزای سیاسی لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بوویت زۆر سپاس.